بینەرانی عزیز هەموو لایەکتان بەخێر هاتن خۆشحاڵین کە ئەمڕۆ بە دیدەریتان شاد دەبین لەم کۆڕە لەم بۆنەیە کە بۆنەیەکی معرفی و ڕۆشنبیری و کلتوریە بۆ قسەکردن لەسەر دەرچوونی گۆڤارێکی کلتوری وەرزی کە ئەم بابەتان پرسا سێ چۆمک سێ پرس سێ پانتایی لەخۆگرێ کە هەریەکان لەوی دریان گرنگترە و هەریەکان کەڵک و بایەخی خۆی هەیە لە هەموو سەردەم و دۆخ و زەرف و زەمانێکە ڕۆژنامە یاخود عەفون گۆڤار وەکو بەشێک لە کاری ڕۆژنامەوانی بۆ هەموو سەردەم و دۆخێک و هەموو کاتەکان گرنگ و بایەخی خۆی هەیە لە پرۆسەی کۆکردنەوەی گید و جەڕوانی نووسەرنجەکان لە پرۆسەی بەدیکۆمێنتکردن بە ئەرشیڤکردن و بوونی بە مەزبەر و سەرچاو و چاوگێکی زانستی و معرفی و ئەکادمی لە نێو کتێبخانەی کوردی دووهەم چەمک کاری معرفی گشتی و ڕۆشنبیری گشتیە کە ئەم دیسانەوە پانتاییەکە ڕووبەرێکە کە هەموو کات و زەمانێک پێویستی و گرنگی و بایەخی خۆی هەیە سێم بابەت یاخود سێم پانتای کلتورە کە ئەمیشان دیسان یەکێکە لەو چەمکانەی کە بابەت و پرسێکە قسەی زۆر هەڵەگرێ و گرنگ و بایەخێکی ئێجگار زۆری هەیە لە هەموو کاتێکدا بەتایبەت لە چارەنووسی نەتەوەکان جێن و پێناسە و ناساندنش ئەیفاتی کە بۆ چەمکی دەوڵەت یاخود شیانێک دەکرێت بە پێناسەیە سیاسەکەی لەوانە دروستبوونی دەوڵەت چی لەخۆگرێ لە مشکلاتەوە خاک و خەڵک و دەسەڵاتی سیاسی و دامپێدانانی نێودەوڵەتی بەڵام لە ڕووی جەوهەرەوە هەندێک ڕەگەزی تر هەیە کە ئەمانە تعریف و پێناسەن بۆ ژیانە بۆ دەوڵەتە و ڕەگەزێکی جیاکەرە و تایبەتمەندی و خەسڵەتن بۆ دەوڵەتە بۆ ژیانە کە یەکی لەوانە کلتورە بۆیە کلتور گرنگی و بەها و بایەخێکی ئێجگار زۆر و گەوەندی هەیە بۆچی کلتور گرنگە بێ پرسیارە دەست پێ بکەین ئێمە دەتوانین لێرەوە کاریگەر بین ئاشنا بین بە نەتەوەیەک لەو پەڕی دنیا نە لە ڕێگەی سیاسەت و هێزی سیاسی و هێزی ئابووری و یاخود ڕۆڵی لە هاوکێشانە دەوڵەتێکانە ئەگەر کاریگەر بین پێی لە ڕێگەی نووسەرێک لە ڕێگەی بەرهەمێکی ئەدەبی لە ڕێگەی شاعیرێک وەزانفانێک لە ڕێگەی وەرزشکارێک هونەرمەندێک ئەمە گرنگی و کاریگەری دەرەخاتە چەند سنوور و چەند خێرا و ڕێگاکان کورت دەکاتەوە یاخود بە پێچەوانەوە ڕەنگە گەلێک نەتەوەیەک لەو پەڕی دنیا کاریگەر بن بە بۆنمونە لە ڕێگەی بەرهەمێکی وەکو کۆمەڵاسی عێراقی دکتۆر عەلی وەردی کە شەخسی فەردی عێراقی نووسیوە چەند جوان مێنتەڵێت و سایکۆلۆژیا و سۆسیۆلۆژیای تاچی عێراقی وەسەف کردووە و ئیزدیواجە شەخسێتی کە لە تاچی عێراقیە هەیە پێویست ناکات ئەو نێتەوەیە ئەو تاکە بێتە ناو کۆمەڵگەی عێراقی بژی تا ئاشنا بێ بە سایکۆلۆژیا و مێنتەڵێتی تاچی عێراقی ئەمە گرنگی نووسی گرنگی و بەهای کتێب دەرەخات کە چەند سنوور بە و چەند کاریگەرە عەرەبەکان پانتایەکی جوگرافی زۆر فراوانیان هەیە چەندین دەوڵەتیان هەیە بەڵام کاتێک کە ناوی نووسەرێک یاخود بیرمەندێکی خوانهێنن ناڵێن بۆ نمونە بیرمەندی گەورەی عەرەب نەجیب مەحفوظ ناڵێن بیرمەندی شاری قاهرە یاخود بیرمەندی دیاری مەسەر بەڵکو هەمویان بۆ ناوە بۆ گایزمۆ ناوی دێنن کە بیرمەندی گەورەی عەرەب هەمویان ئەم شانازە بۆ خوانە بن خوان دەکەنە بەشێک لەو سەرمایە ڕەمزی و معنەویە ئەمەش دین و تێگەیشتنێکە کە ئێمەش پێویستمان بۆ دین و تێگەیشتنە هەیە کە لە پەنجەرەیەکی نەتەوەییەوە لەو سامانە ڕەمزی و معنەویانە بڕوانین کە هەمانە کە خۆشبەختانە عاشقان و ژێرخان و گەنجینێکی دەوڵەمەندمان هەیە لە سامانی ڕەمزی و معنەوی لە ئەو کەسانی کە کۆشش و بەخش و بەرهەمێکی زۆر بە پێزیان پێشکەش کردووە کە بۆ هەمیشە ناویان لە پەڕەکانی مێژووە بە زیندویی و بە بیتی زێڕین دەمێنێتەوە و ئێمەش قەرزاربار و چاولەبەری ئەو کۆشش و بەخش و هەوڵمان بوونانین بۆیە کلتور گرنگە چونکە زۆرجار فستیڤاڵێکی ئەدەبی فستیڤاڵێکی هونەری زۆر باشتر ئەتوانێت لە کۆنگرەیەکی سیاسی کۆکەرەوە بێت دەنگی جیاواز ڕەنگی جیاواز بە جیاوازی شارەکان بە جیاوازی پارچەکان بە جیاوازی دید و تێڕوانینی سیاسی هەمووان کۆ بکاتەوە و پەیامی هەبێ و بتوانێت گۆڕانکاری دروستکات کەواتە ئەمان هەموو کاریگەری کلتور بە دیارەخان کە چەند کاریگەرە کە چەند گرنگ و بەبایەخە
وآمانجی ئێمەش لەم هەوڵێکی سادە و متەواضعە ئەوەیە کە ببینە بەشێک لە خزمەتکردن بە کلتور، ببینە بەشێک لە خزمەتکردن لەو سامانە ڕەمزی و معنەویە بە دەوڵەمەندی کە هەمانە لەوانەی کە لە ژیاندا نەماون و ئەوانەشی کە ئێستا لە ژیاندان خزمەت و کۆشش و بەخشش پێشکەشەکەن ئەو توانە ئیدراژیە دەرزانی کە هەمانە ئەو بیرمەندانە ئەو قەڵەمە باشانە ئەو خاوەنشیان و توانە و نزل و ڕوانینانی کە سوودی کەڵکی گشتی دەبەخشن بتوانین لە ئاست گەورەی و لە ئاست توانە و معرفی ئەوان دابین و خزمەتیان بکەین و ئامانجی ئێمەش لەم گۆڤارە تەنها ئەوەندەیە پێویستمان بۆ یەکە دیدگایەکی فراوانی کەلتوری دروست بکەین بۆی کە کاتێک کەسێک خزمەت بە نیشتیمانێکە خزمەت بە کلتورێکە بە دەرەوەی کە خەڵکی کامە شاری کوردستانە خەڵکی کامە پارچەی کوردستانە خەڵکی لە کوردستانەژی لە دەروی کوردستانەژی گرنگەوەی کە ئەوەی کە کۆمانەکاتەوە کوردبوون و نەتەوەبوونمانەکێک خاڵی کۆکەڕەومان بێت ئەوەی کە حزب و حزبایەتی و ململانی سیاسی بەرپەرمانەکە بەشبەشمانەکە ئێمە بتوانین لە ڕێگەی کلتور و کۆکەرەوە بین و لە هەمی کلتورەکەمانە بتوانین یەکدەنگ بین یەکڕێز بین و پێیەوە ببینە سەنگەرێکی بەهێز بۆ خزمەتکردن و پارێزگاری لێکردنی لە کەڵبوونەوە و لە سەرڕێنەوە و لە ناوچوون ئەمەش پێویستی بەوەیە کە ئەم ئاگاییە ئەم تێگەیشتنە لە ئاستی تاک لە ئاستی نوخبە بگوازینەوە بۆ پانتاییەکی فراوانتر بۆ ئاستی گشتی بۆ ئاستی کۆمەڵ ئاگاییەکی گشتی لەبارەوە دروستبین لەناو هەموو چین تۆژەکانە کلتور چەند بەبایەخە و چەند گرنگە و ئەمەش بە پلانەکرێ و پرۆژاکرێ بە بەرنامەکرێ بێت لەو هەوڵانە کە ئێمە دەستمان داواتێ بە سوپاسەوە کە بەرهەمی بەشی ڕۆژنامەی ڕاگەیاندنی پارتیی وڵاتی کوردستانە گۆڤارێکی کلتوریە و پێمان باشە کە بتوانین لەم پەنجەرەیەوە لەم دەرچەیەوە خزمەتی پێشوو پێشکەش بکەین بەتایبەت لە شارێکی زیندوی و سلێمانی کە وڵایەکی مێژووی هەیە لە ڕۆتە ڕۆژگەریان و هەمیشە شارێکەوە کۆشش و بەخش و هەوڵ و خزمەتێکی بەرچاوی بە کلتور گرتووە وێت دەکەین کە ئەم هەوڵەی ئێمە بتوانین کەلێنێک بکەینەوە بەشێکی لەو کاروانی خزمەتە بە کلتور و بەسپاسەوە بۆوانی کە لە ژمارە یەکەم و دووەم بە جۆرێک لە جۆرەکان هاوکارمان بوون لە بەڕاوێژ بە یاخود ئەوانی کە نووسینیان پێشکەش کردووە و بە سنگسراوانیشەوە بۆ ژمارەکانی داهاتوو بەسپاسەوە پێشوازیەکەین لە هەر سەرنجێک هەر دەڕوانینێک هەر ڕەخنەیەک بۆ خزمەتکردنی زیاتر دووبارە هەموو لایەکتان بەخێر بێن و زۆر سپاس بۆ ئامادەبوونتان و خوشحاڵی خۆشەویستان هەری نووسەر و هونەرمەند و سیاسەتوان و چالاکوانانی هێژە خۆشحاڵین لە شارێکی گرنگ لە بۆنەیەکی گرنگ لە جەمعێکی گرنگ لە خزمەتتاندا چەندەی پێشکەش بکەین. دەمەوێت لەڕێی سێ پرسیارەوە لە خزمەتتاندا زۆر بەکوردی لەسەر بکەم چونکە دواتر گوێ لە ئەم کەسایەتی گرنگی سلێمانی کوردستان دەگرین کە خوشی بەڕێزمان کرێرخان و گای بەڕێزمان کاریاسینە ئەوان زۆرتر قسەمان بۆ دەکەن لەسەر بوونی گۆڤار پێگەوڕۆڵی گۆڤار لە ژیانی شار لە ژیانی نیشتیمان لە ژیانی کولتوری بۆیە من نامەوێت زۆر کاتان بگرم دەمەوێت سێ پرسیار بوژێن و زۆر بە خێراییش وەڵامی سێ پرسیارەکە بدەینەوە سێ پرسیارەکەش ئەمانەی خوارەوە ئێمە بۆ لە سلێمانین بۆ گۆڤارێکی کولتوری و بۆ ئەم چالاچێ پرسیاری یەکەم ئەگەر وا وەڵام بدەینەوە سلێمانی شارێکی زۆر گرینگە پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستانە خودان قوڵی و فراوانیە لە مێژوو ئەدەبیات و کولتور بۆیە ئەگەر بمانەوێت خزمەت بکەین بە وای کولتور بە وای میدیا بە وای ڕۆشنبیری تەنانەت بە وای جباچی و سیاسی و تا دوایی ئەبێ لە سلێمانی بوونمان هەبێت بوونێکی پۆزیتیڤ و ئەرێنی بوونێکی کۆکەرەوە بوونێک کە دەستداری خێر لەگەڵ هەمووان بگرێت ئێمە بۆ ئەوە لە سلێمانی کاتی خۆشی لێرە هەر لە خزمەتتان لە باسی ئەومان کرد کە ئێمە دەمانەوێت لە ڕێی ڕۆشنبیریەوە لە ڕێی پێی کورسە و مانیڤێست و دەق و پاراگرافەوە لە ڕێی وێنە و کەباڵ و دەنگ و ڕەنگەوە
ڕۆڵێکی خێر ڕۆڵێکی پۆزیتیڤ ببینین و بەڵێتان پێ دەدەین هەر ئەو ڕۆڵە پۆزیتیڤە دەبینین چونکە ئێمە پەروەردەی ڕێبازێکین کە کوردستان گرنگترینە تەبایی سیاسی گرنگترینە بۆ گۆڤارێکی کولتوری ئەمەش پرسیاری دووەمە خوشی بەڕێزم ژیانخان زۆر بەباشی باسی کولتوری کرد ئێمە لەم قۆناغەدا پێمان وایە گۆڤارێکی کولتوری و کلتور بۆ خۆی وەکو چەند و تێگ و چاوانی و چێز بریتە لە چارەسەر کلتور بۆ خۆی بریتە لە لێک نزیکردنەوەی دووریەکان کلتور بۆ خۆی بریتە لە کردنی خەم و دڕدۆجە سیاسیەکان کلتور بۆ خۆی لە کۆمەڵگەیەکی پڕهەڕەشەی وەکو کوردستان بریتە لە قسەکردن لە هەڕەشە دەستبارگرتن لە توێنی تاریک بۆی هەڕەشە تێپەڕێنین بۆ باشتر بۆ چاکتر کلتور بۆ خۆی کۆکردنەوەی جیاوازیەکانە ئەو جیاوازیانەی لە نێوەندی تردا گرژی دروست دەکەن بەڵام لە کلتوردا گفتوگۆ دروست دەکەن کەواتە ئێمە دەمانەوێت لە گۆڤاری هەردەم گفتوگۆ بخۆکەوین دیالۆگ ساز بکەین پێکەوە بیر بکەینەوە بە تەنیا گوێمان لە خۆمان نەبێت بەقەدەوەی گوێمان لە هەمووان بێت و لە نەتیجەی گوێگرتن لە هەمووان ئەو تابلۆ و کەڤاڵە گەورەی کوردستان ڕەسمکردن کە پێی دەگوترێت کوردستان و ئاڵاتەکەەکان پرسیاری سێم بۆ ئەم چالەنجە ئەمەش پرسیارێکی زۆر گرنگە بەڕێزم بەڕاستی دەمانەوێت بەردەوام بین لەم گۆڤارە و لە ڕوانگا و ڕوئیامان ئەوەیە ئەم گۆڤارە لە وەرزیکەین بە گۆڤارێکی مانگانە بۆیە زۆر پێویستمان بە ئێوەیە پێویستمان بە ڕوانینەکانتانە پێویستمان بە ئامۆژگاریەکانتانە پێویستمان بە بوونی ئێوەیە لەو تێگەیشتنە نوێیی کە ئێستا کوردستان لێمان دەخوازێت ئەوی ژۆی پێکەوە بیر بکەینەوە پێکەوە هەنگاو بین و پێکەوە چارەسەر پێشکەشکەین و پێکەوە بپەڕینەوە بۆ ئایندێکی باشتر و بەرهەمدارتر بۆیە لێرەوە داواتان لێ دەکەین کە لەگەڵمان بن پێکەوە بیر بکەینەوە هەڵەکانمان بۆ چاکەن ئەگەر لە شوێنێک کەم و کوڕیمان هەبوو بتوانن بەوشەی سپی و ئامۆژگاری سپی دەستبانی خێر لەگەڵ ئەم کاروانە بگرن کە پێی دەگوترێ کاروانی گۆڤاری هەردەم لە شارێکی گرنگ لە زەرف و زەمین و زیهنیەتێکی گرنگ کە زەرف و زەمین و زیهنیەتی پێکەوەیە لە کوردستاندا زۆر سوپاستان دەکەین سوپاس بۆ بەڕێزانی لە ژمارە 1 و 2 کە پێشکەشتان دەکرێت گۆڤارەکە لە دوو تەوەری گرنگ قەڵەمەکانیان جوودەکانیان تەرخان کرد لەگەڵمان سوپاس بۆ لیژنەی ڕاوێژکاری کە لە ژمارە 2ەوە لەگەڵمان بوون خاتوونی هونەرمەند گەزیزەخان هونەرمەند حاج ناسر حەسەن ئەکادمیست و هونەرمەند دکتۆر نیاز لەطیف و لە مەودووە گۆڤاری هەردەم هەر ژمارەیەک لیژنەیەکی ڕاوێژکاریتر دروست دەکات کاتان زۆر ناگەم جارێککە زۆر بەخێر بێن بە خێراتنی ئەوانە دەکەین کە ئەوڕۆ لەگەڵمان و سوپاس بۆ بەردەوامبوونتان لەگەڵمان جارێککە زۆر بەخێر خوشحاڵ کە خزمەتتانان بۆ پێشکەشکردنی وتەیەک لەسەر گۆڤارەکەەوە گرنگی گۆڤاریشدا ئەم دنیا تازەیە پێشوەی دەستپێکم زۆر خێراتتانەکەم خوشحاڵم کە لە کۆڕێکی لەم شێوەیە کە ڕەنگە لە شوێنی تر نەتوانم بە خزمەتی کۆمەڵێک کەسایەتی و ڕۆزانێکی ڕۆشنبیری سیاسی بگەم لێرە ئەتوانێت هەندێک قسەی بێکەوە ئەوەی کە باشە ئێمە مناسبەی کۆمانەکە کە مناسبێکی کولتوریە کە زۆر شتێک پەرتمان کە لە ڕاستیە لە کوردستانە بەڵام هەمیشە کولتور ئەو توانایی هەیە کە کۆماکاتەوە کە بە ئومێدم کولتوری ئێمە ئەوەنە بەهێز بێت کە لە داهاتوە بتوانێت هەموو کورد لەسەر سفرەی خۆی کۆکاتەوە چونکە ئەگەر سەیری مێژووی کورد بکەین لە بیدایەتی ڕۆژنامەی کوردستانەوە هەمیشە کۆمەڵێک شت ئێمەی لێ کردووە یعنی لە ئاین و ئاینزاوە بیرە لە شار و شارچێتەوە بیرە لە سیاسەت و سیاسەتی ناوچەیی و هەندێجار سیاسەتی هەرێمیشەوە بەڵام هەمیشە کولتور توانێتی کۆماکاتەوە کولتور ئەو هێزەی هەیە کە بتوانێت کۆماکاتەوە کولتورێکیش بە تایبەتێگەر لەسەر ناسنامە و شوناسی کورتبوون بنووسێ ئەو توانایی هەیە کە خلافاتەکانمان بخەینە ناوەوە کۆماکاتەوە ڕۆژنامەی کوردستان کە ڕۆژنامەیەکی هێچدار گرنگە چەند ژمارەیەکی کەمی لێ دەچێت بەڵام ئەو توانایی هەیە کە لەسەر هەر پارچێک لە پارچەکانی کوردستان ئەگەر تێگەریتان کردبێت هەموو نووسەرەکانی ڕۆژنامەی کوردستان لە کوردستانی گەورەوە لە کوردستانی گەورەوەدا دوای ئەوەی کە دەوڵەتی نەتەوەیەکی تورکی دروست دەبێت
هەرێکێک لەمانەیە لەگەڵ هەمڕۆژانەوەی ئیکرامەتی ئوسمانیە هەرێکێک لەم نووسەرانە کە بەناوی کەرکۆبلی سلێمانی بەناوی ئەربیلەوە بەناوی خەڵکی شارەکانی ترەوە هیوانلی بووە بەشێک لە کوردستانی پێڕۆژهەڵاتی کردەوە ئەمانە هەرێکیان چۆتە پاچەکەی خۆی لەگەڵ خۆیان ئەو مەشروعە تەنویریە ڕۆشنکێریە کە لەسەر ئەساسی شوناسی نەتەوەی بوون و کورتبوون دروستبووە ئەیباتەوە بۆ ناوچەکەی خۆی واتە توانین بڵێین ڕۆژنامەی کوردستان یەکەم قوتابخانەی بیری ڕۆشنکەری و بیری زیندووکردنەوەی شوناسی نەتەوەی بوونەکە لە دنیای ئێمە دروستبووە بۆی ئێمە زۆر کارزاری میدیای نەچەند بەدێو لە دیوەکانیشا میدیا زۆر درس و زۆر خەرنی کردوتە بیرمانەوە کە ناکرێ نادیدیان بگرین لە دوای کوردستانەوە لە دوای ڕۆژنامەی کوردستانەوە ئەم بەشەی کوردستان واتە باشووری کوردستان کە ئێستا هجوومی زۆری لەسەرە یعنی هجوومەکە بەشێکی هجوومی ناوخۆیە لە ڕاستیەکە من بەلام وسەیرە ئێستا لەناو هینە سۆشیال میدیایە هەندێک هاوڕێی خوێنەوە چەمکێکیان داتاشیوە بەناوی باشوور بێزی ڕقبوونەوە لە باشوور ئەم ڕقبوونەوەی لە ڕاستیە ڕقبوونەوەی سیاسی زۆر خراپە ئەوەی کە کوردی باشوور هیچ ڕۆحێکیان نەماوە هیچ مقاومەتێکیان نەماوە لە کاتێکان بە درێژای 100 ساڵ یعنی هەڵگری مەشغەڵی کوردبوون بووین لەم ناوچەیە لەمانێش زمانی کوردی بکوژێتەوە لەمانێش شناسی کوردبوون بکوژێتەوە و بە ئیسرار و بە سێچمەی خۆمان توانیمان کە لەناو دەستورە جیاوازەکانی عێراقا لە دەسەڵاتی جیاوازەکانی عێراقا یعنی دەرپێنان بە شناسی کوردبوون بپچێت بۆی لە ڕاستی ئەم پارچەی ئێمە پارچەی کوردستان کە هیچ زیاتر نیە لە پارچەکانی دیکە بەڵام کەمتریش نییە شوێنێکی گرنگە بۆ ممارەسەکردنی ئەو شناسی کوردبوونە لە ڕێگەی کولتورە و بەتایبەتیش لە ڕێگەی میدیا و لە ڕێگەی ڕۆژنامە لە دوای ئەوەی کە پارچەکانی دیکە بە نوعی لە نەوەکان کۆنترۆڵ کرد و دەمیان ئەبەسترێ و بە نوعی لە نەوەکان هەموو توانایەکی بەرگری سیاسی هی سەربازی هی کولتوریەتی ئاپژێت هەر هەموو توانستەکە دێتە باشووری کوردستانەوە لە باشووری کوردستان وەکووتمان ئەو نووسەر و ڕۆشنگەرە گەورانی ئێمە کە لە ئەستەمبوڵ بوون گەڕانەوە بە سلێمانی و لە سلێمانی و لە هەولێر و لە کەرکووک و لە بەغا توانیان یەک بە دوای یەک کۆمەڵێک ڕۆژنامە کۆمەڵێک گۆڤار دەربکەن کە نەهێڵن ئەم مەشغەڵی کوردبوونە و بەتایبەتی زمانی کوردی پاشەکشەکە و بکوژێتەوە کە ئێمە زۆر قەرزاری ئەمانی بەتایبەتی یعنی لە ناویانە بە دیاریکراوی زۆر قەرزاری فیگرێکی گەورە ڕۆحی گەورەی وەکو پیرەمێردی یعنی وەکو هیشەدووری 6 ساڵی وەکوی مامۆستا گۆرانی کە ئەم ڕۆحە جوان ناسە مەزنە یعنی هی مامۆستای گەورە مامۆستا عەلادینی سەجادی هی مامۆستا ئیبراهیم ئەحمەد دوای بەدوای ئەو هی کۆمەڵی خەڵکی تر یعنی کە ئەمانە لە گۆڤار و لە ڕۆژنامەی جیاواز توانیان یعنی هەم زمانی کوردی پارێزن و هەم لە ڕێگەی ئەو پلاتفۆرمانەوە مەسەلەی شناسی کوردبوون بێنەوە جا ئەوەی کە من ئەمێ قسەی لەسەرکەم بە درێژایی ئەم خەتە کولتوریە کۆمەڵی گۆڤاریشان کردووە جا گۆڤار لەگەڵ ڕۆژنامەیە ئەگەر بتوانین یەک جیاوازی جەوهریان بکەین ئەوەیە ڕۆژنامە زۆر ئیش لەسەر ڕووداوی هیگەرم ئانی و خێراکە بەس گۆڤاریش پەلەی نییە گۆڤار زیاتر لەسەر بابەتەن ساردەکان واتە ئەو بابەتانی کە پەلیان لێ ناکەی ئەو بابەتانەی کە مانەوەیان زۆرترە و پێویستیان بە لێدوان و بە شرۆفەی زۆرتر زیاتر لەسەر ئەوانینەکان لە ڕاستیە ئەگەر تەماشا بکەین لەگەڵ هاتنی میدیای تازەیە لەگەڵ سەرپێکەوتنی تۆڕە کۆمەڵاتیەکانە گۆڤار ئەگەر باەخی زیایی نەکردووە کەمی نەکردووە هەرچەند ئێستا بە پێچوانەوە تەماشای ئەم مۆزوعاکەی ئێمە لە ڕاستیەدا لە کوردستانە من نازانم هەندێک شتەیە بەلامەوە سەیرەیە ئەوەیە کە مۆدێلێکی تازە ئامرازێکی تازە تۆڵێکی تازە دێت یەکسەر لەگەڵ یەکسەر تۆڵەکۆنەکە فڕی بۆ نمونە لەگەڵ هاتنی سینەما یەکسەر شانەواز دێری لەگەڵ بۆ نمونە هاتنی کۆمەڵێک ژانری تازە یەکسەر ژانرەکۆنەکان وازی لە کاتێکە لە دنیا ئامارەکان پێمانەڵێت هاتنی سینەما هیچ کاتێک نەبووەتە هۆی لە ناوچوونی شانە نەک لە ناوچوونی تەنانەت پاشەکشکردنی ئێستا ئەو بینەرانی لە لەندەن لە نیویۆرک لە پاریس حتا لە بەیجینگ لە چین و ئەوانە ئەوانەی کە چون بۆ تەماشاکردنی سینەما لەگەڵ ئەوانەی کە چون بۆ تەماشا بۆ بینینی شانۆ تەقریباً وەکو خۆیان ناونێتەوە یعنی بەهاتنی سینەما ڕاستە خەڵکانێکی زۆر عاشقی سینەما بەڵام لەگەڵیشیە ئەوانەی کە بینەری شانۆ شتەکەیان نەکردەوە گۆڤار لەناو ئەم دنیا تازەی ئەتوانێت چی بۆ ئێمە بکات
بۆ گۆڤارێکی بەتایبەتی کە ئێستا ئێمە بۆ بۆنەی دەرکردن و پەخشکردنی گۆڤارێکی نوێ کۆبوونێتەوە ئەگەر حقیقەتەن بزانین ئێمە لە چ دنیایەکە هاتین چیمان پێگا و گۆڤاریش دەتوانێت چیمان پێشکات پێش ڕۆژ دەچمە سەر وەڵامانی پرسیارە کە هەوڵێک زۆر بەکوتی وەڵامی بەمەوە باز لە ئامرازێکی دیکەی میدیاکەم کە بریتیە لە کەناڵی تەلەڤیزۆن کەناڵی تەلەڤیزۆنی ئەگەر سەیری گەشەکردنی میدیای کورتی بکەیت یعنی ئەم میدیایە سەرباری کێماسیەکانی سەرباری ئەو ڕۆڵی هەیە بۆ لە تۆخکردنەوەی جیاوازەکان لە بریمانە بەڵام بۆ نمونە لەگەڵ دەستپێکی کەناڵی حکوومەت تیڤیە سەیرێکی دەک تێکەڵبوونی زۆر باشی یعنی مستەقف و هونەرمەند و ڕۆشنبیرە جیاوازەکانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان و ئەوانەی لە دیاسپۆرا بوون پێگەکەنەوە واتە ئەتوانین بڵێین مەد تیڤی ئەو جۆگەیە کە تیا گینەکان پێگەکەن دوای ئەوە لەگەڵ دروستبوونی کوردستان تیڤیە ئەم سێرەکە ئێمە هەنگاوێکی تر هاوڕێ لەبەرەوەی لە ئەگەر مەد تیڤی مەرکەزەکەی لە دیاسپۆرا لە دەرەوە بوو بێت کوردستان تیڤی لەناو کوردستانەوە بۆیە مەرکەزێکی دیکەی بەیەکگەیشتنی کوردان هینەکەی دوای ئەوە کەناڵەکانی دیکە ئێستا بۆ نمونە ئەو ڕۆڵە یعنی سەرباری سەرنجەکان ئێستا ڕوودا و لەم ڕۆڵێکی زۆر گەورەیان لەوایە کە ئەو شوێنانەی کە مەد تیڤی کوردستان تیڤی دەستی پێێنێت و سەرەکەی کەناڵێکی ڕوودا و دەستیەکاتە دووترین پنتکە کوردێکی تایە ئەمە زۆر مهمە ئێمە نەماتوانین ئیستیسماری ئەم تووڵانە بکەین ئەم ئامرازانە بکەین بۆی کە بتوانین گەیری ئێمە و نەتەوەی ئێمە لە هەر چوار پارچەکە بە ئەندازەیەک نزیکەینەوە لێ کە بێ بە خاوەنی مەشروعێکی سیاسی سەرتاپاگیر و هینەتەوەی ئەگەر بینمە سەر وەڵامانەوەی پرسیارەکەمەوەی کە گۆڤارێک لەم سەردەمایانە پڕ لە ئامرازی گەیاندنی هیزانیاری و گەڕۆژبینی ئەتوانێت گۆڤارێک ئەتوانێت چی بکات یعنی بۆ نمونە لە بەرامبەر ئەو ئەپە پێشکەوتوانی وەکو فەیسبوک و وەکو تویتەر و ئەو هەموو وێبسایت و ئەوانە گۆڤارێک ئەتوانێت چی بکات ڕاستەکەی گۆڤارێک ئەتوانێت زۆر بکات یەکەم ئێمە کاتێک یعنی یەکەم پاساوم بۆ ئەوەی کە ئەتوانێت زۆر شتە ئەمەیە ئێمە کاتێک ئەچینە ناو دنیای نێتەوە و ئەچین بە ئۆنلاین ئەچینە سەرخەت ئێمە دەرگیرین لەگەڵ یەک دنیا ئۆپشن یەک دنیا بژاردەمان لەبەر دەستایە یعنی هینەکە ئەوە ئێستا کۆمەڵێک دیراسی تازاکردێتە پێشەوە بەتایبەتی لەسەر جیاوازی خوێندنەوەی دیجیتاڵی لەگەڵ خوێندنەوەی کاغەزیە جیاوازیان کۆمەڵێک جیاوازیان یەکێک لە جیاوازەکان بڕی ئەو زانیاریانەی کە لە یادگەی منە لە میمۆری و لە زاکیری منە ئەمێنێتەوە لە خوێندنەوەی دیجیتاڵی لەگەڵ خوێندنەوەی کاغەزیە زۆر جیاوازیان خوێندنەوەی کاغەزی یا ئەو خوێندنەوەی کە لەسەر کاغەز میخوێنینەوە گۆڤارێک هەیە کتێبێکە لەبەرەوەی کە تەرکیزمان بەس لەسەرەوە یعنی ڕێژەی ئەو بابەتانی کە ئەمێنێت یا ڕێژەی ئەو زانیاریانی کە دوای خوێندنەوە لەلام ئەنێتەوە زۆر زیاترەوە وەکو لەوەی کە بە PDF یاخود لە خوێندنەوەی دیجیتاڵی خوێنێتەوە هەرچەند ئەکرێ ئەمەش بێت بە دیجیتاڵی سان باز زۆر دەکەم کە گۆڤار ئەکرێ هەر لەم فۆرمایان نەبێتەوە کرێت تەواوی پێبێت فۆرماتی تری لێ دروستکەیت لە خوێندنەوەی دیجیتاڵیە تۆ هەموو کاتێک بەتایبەتی گەڕان دابی معرضی بۆ نۆتیفیکیشن هەر نۆتیفیکیشنێک دێت سیلسیلەی خوێندنەوە و هزریی تۆ ئەبڕێ هەتا وەکو ئەچی دەجامێشیش تەبیعەتی وایە کە دروستی ئەکاتی بینای ڕووداوەکە بینای چیرۆکەکە بینای زانیاریەکەی کە لە کۆمەڵ ئەرگومنت پێکاتۆ دروستیەکە لە پڕاکە نۆتیفیکیشنێک دێتە ناو یەکسەری تشڕێت جەندی ساڵە تۆ بێت دروستیکەیتەوە بۆیە خوێندنەوەی کاغەزیەکە ئێستا ئەو نییە بەڵام ڕاستیشان لە دنیایە ڕاستە چاپە کاغەزیەکان پاشەکشیان کردەوە بەس بۆ ئاراستەیەش نین کە وەکو لە دنیای ئێمە هەیە زۆر گۆڤاران ئێستا من ئیشتراک پێ لە گۆڤاری دەوحەیە یعنی گۆڤاری دەوحە لە قەتەر دەرەچێت گۆڤارێکی ئێجگار نازدار و جوان یعنی گۆڤارێکە کە من هەم بە نووسنی کاغەزیش بۆ بدێت لە ڕاستیان بەڵام بە PDFیش بە PDF یعنی نیمە فری ئەتوانی بینی بەڵام بە نووسنە کاغەزیەکەش یعنی لەگەڵ خوێندنەوەی هەر ژمارەیەکی گۆڤاری دەوحە چەند بەبێ بەڕێکخراوی گۆڤاری دەوحە یعنی لەگەڵ خوێندنەوەی هەر ژمارەیەکی گۆڤاری دەوحە تۆ سەکەی 10 کتێب 20 کتێبت خوێندنەوە لەبەرەوەی لە ڕاستیە بابەتی ئێجگار دەوام تایبەتمەندیی دیکە کەوامان لێکە گۆڤارمان بەراورگرین بێ ئەوەیەکە ئەگەر دەستێکی نووسەرە یعنی هەیئەیەکی تەحریری هی وشیار و ئاگادارمان هەبێت کە گومانم نییە لەم گۆڤارەیە هەمانە ئەتوانین ئەم هەیئەی تەحریرە ئەم دەستەی نووسەرانە ئەتوانێت ببێت بە کەناڵێک بۆ کۆکردنەوەی کۆمەڵێک بابەت کە ئێمە ڕەنگە بە گەڕانی 2 ڕۆژ 3 ڕۆژ لە ئینتەرنێتدا دەست بەکەوێت ئەمە زۆر گرنگە
يعني بێ ئەو زەحمەت و ڕەنجی گەڕانە بە دوای کۆمەڵی بابەتە لە ڕێگەی گۆڤارێکە ئێمە لە کۆڵمانەکەەوە بەتایبەتی بۆ توێژەرەکان بۆ ئەوانی کە بە دوای زانیاریی دیاریکرا و متمانە پێکرا و ئەگەڕێن زۆر بکەن. تایبەتمەندیی دیکەکەوە کە گۆڤارێک بێ لە چاو ئەو زانیارانەی کە لە سۆشیال میدیا و لە دیجیتال میدیاکانی دیکە دەستمانەکەوێت ئەمێ یعنی نووسین بۆ گۆڤار جیاوازە لە نووسین بۆ ئەکاونتێکی شخصی بۆ نووسین بۆ پیجر بەرپرسیارەتی لە نووسین بۆ گۆڤارێکە زۆر زیاترە وەک لە بەرپرسیارەتی بۆ نووسین بۆ گۆڤارێک ئەوەی کە بۆ گۆڤارێکی نووسی لەگەڵ ئەوەی کە بۆ ئەکاونتێکی نووسی دوو بەرپرسیارەتی تەواو جیاوازە یعنی بۆ گۆڤارەکە ڕەنگەداوا دەکرێت سەرچاو بەکاربێنی ڕەنگەداوا دەکرێت یعنی نەک ئەبێ داوا دەکرێت ڕاستە خۆی بێبرابەردی بە یعنی بنەماکانی نووسینی ئەکادیمیەوە ئەوەی کە لە ئێسەی و لە وتارێکی ڕۆژنامەوانیە هەیە یعنی بەس لە ئەکاونتێکە تۆ هیچ بەرپرسیارەتێکی يعني مصطلحك لسليماني تاعت مبينه يعني دائما يعني كاكا كل اكونت يا اما اكونت تيك توك يا انستغرام ولا كاكا تكاين ما بيخو تكاني خو طايق يا سوتين اللي بوفارا ناتون اللي كل اللي بوفارا تكاني خو تكاني طايق يا سوتين ابي محترمانه سنكينانه وراس ويانا وكاتبيانا بالمستوى توربي لمساله بليتشيزمو وقابل ببنى ما كان انتجريتي في نزاهته ولا راسي امانه هم والله باساون كمان لكن بوونی گۆڤارێک گرنگ پێ لە ئێستاە ئاخری قسەم پێیکەم ئەوەیە کە فۆرماتی کاغەزی ئەتوانین هەندێک ئیداهێنان تیاپی یعنی نەگشتین بە نۆعێک لە نۆعەکان بگەین بە دیجیتاڵی بەڵام دیجیتاڵێکەکانی کاغەز بە ئێستا زۆرێک لە گۆڤارەکان وایان کردوانی گۆڤارەکە بە نۆعێک دیزاین نەکرێت و تەنانە سەڵکی شەخرێتە سەر هەندێک گۆڤارێکی ئینگلیزی و عەرەبی بینیوە يعني صوتي شيء أخريته سر أحمديته أتواني بخيك السر تلفزيون كان قرر هلياته وبدكانه أتواني لا آيباد كان تلفزيون إلى تلفونك إلى موبايلك بيخرجه وأكيد يعني إيش لسر أماكن بنديوشة بعموم بيروز باي لا هاوراني جوفاري عندما كان تسوشي لا دكتور ولا هم برزانا كم كان لبش أم جوفارون بقوميتهم كان ببيتك لو استقبالي كبتواني زورتين دل وزورتين ڕنگ و زۆرترین گۆشەنیگە و پێڕانی جیاواز بۆ کاتەوە بتوانین ئێمە لە ڕێگەی گۆڤارە و بەرکۆمەڵی بابەتکەوین کە لە پلاتفۆرم و نیشتەکانی دیکۆ بەریدەکەین زۆر سپاسان دەکەم بۆ بۆیم کە درێژە Parezan katitan ve aslatan ebe zor spas bu aman geçti. Sertan despôshi لدي كوني أو كوفارة تاسية كبارستي. كوفارة كتايبتها بكتشور كيتر كارسانا وجيان كان سوبر مسيم وش بقصة كتر جامع يشتغل ويانا كبو أم بارة تكريمية. ومن ناش مثلا بابا تشوف كذا تقطع وصل كذا وبيش موترا ولا ما هو يقول تقيا أصلا قالني كي كل كبكرة أو مجمري كلبدستي منا ولا ما هو يروجي بابدوا هو متسكان مش كم هو لسه شوار خالي لاني هريني شوار خالي لاني هريني ما سكان ما شوات واتشو لكن كان شخال هو بيشيان كذا هو ببارك بس خوشين بو خاون بیروبی هم گوهر هینا هستن. دستخوشی با استافی برای بودن هدف نوزروا حتی مستافی همو موانی که لروی تکنیکی لروی بتان لروی هموی گوهری عقبان هینا و کشمالی تویی. ودارم لعنة أقصاني كأكلي ولعني هريني يا لعيني فراسي من كوفاري كم يبرتسمو وكوفاري خوانساني. وهمون گوهری که تازه کرده‌ای کبیر یا همون بیروبی که تازه کرده‌ای کبیر و مویدو تماشای که کارانکاری کی جدی واقعی بلایانه نبیده تکایه ولی نو کمانگیا که هیچ نبید بوشایی کلو بوشایی زورانی که نو کمانگو همون ماپیوی انالینی فرق کردو من باش بحالی لكم أو إلى تواناي مناهي أو بمن أكله أو إلى بوا إنساني مناهي أماتم وهموها وكاريكي أم بوفارا كبتواني بزمن أم أمان جمكا كهالبيت كالجولا واليكي كلا لا أريني كاني أم بوفارا أويا
كباسي لكرتور كردوا واختصاصي كردوا يا بسكوليكي الله يبالي كرتولا كبابوالي من والي زور فراوانا كإيشي لسر أكريا كأتواني قرانكاري جدي أجر أرزوي ئامانجە گرنگەکانی دەستنیشان کرد بتەوێت ئەمە ڕقەمێک نەبێت لەسەر ئەو ژمارانی کە لە گۆڤارەکانی کوردستانە هەیە بەڵکو بزانین ئەم گۆڤارە لە ماوەی لایەنی کەم ساڵێکی کارکردنیە چ گۆڕانکاریەک بە بەرهەمێنێنێ بۆ ناو کۆمەڵگەی کوردیە ئەوە گرنگە گرنگە کە بزانین بۆچی ئەم گۆڤارە هاتۆتەکایەوە و ئەیەوێ بگا بە چ ئامانجێک و ئایا ئەگا بۆ ئامانجە لە ماوەی هەڵسەنگاندنە ئەمە ئیشی هەموومانە ئەمە ئیشی هەموومانە دەکات لەسەر بکەین. کلتور گرنگە بەش و فراوانی زۆری هەیە کە تایبەتمەندە ئەم گۆڤارە پێی بۆیە ئەمە یەکێکە لە لایەن ئەرێنەکانی گۆڤارەکە. خەڵێکی لایەنی تری ئەرێنی تایبەتمەندی ئەم گۆڤارەیە بە تەوەرێ دیاریکردنی تەوەرێ هەموو جارێک کە ژمارەکە لەخۆ ئەگرێ زۆر گرنگە بۆچی گرنگە بەلایەنەوە لەبەر ئەوەی کە وا ئەکات هەموو ئەو ژمارەیە هەمووی لە خزمەتی دەوڵەمەندکردنی ئەو تەوەرەیە بێت. ئەگەر یەکەم ژمارەی لەسەر بناڵانە ئەتوانێت بۆ بەپێی ئەو ژمارەی کە دایناوە ئەتوانێت هەمووی ئەو قەڵەمانە لە بواری هەموو لایەنەکانی مناڵان بخاتەگە. ئیتر لە بواری مێژوویە لە بواری گڕۆکردنەوەی چەمکەکەیەک لە یەکەم لاپەڕەیە ئەمە زۆر پێدەکەمون بەدیم کرد لە لایەنی ئەدەبیەوەیە لە لایەنی بیلۆگرافیەوەیە لە لایەنی مێژوویەوە وا ئەکات لە دەوری تەوەرێکە هەموو بیرکردنەوەکان لە هەموو هۆکانیەوە تایبەتمەند بن ئەو تەوەرە کە ئەمە اختصاسیەک و تایبەتمەندێتی ئەیاتێت کە بەلایەنەوە زۆر گرنگە. خەڵێکی تری ئەرێنی کۆکردنەوەی با بڵێنەوەی من بەدیم کرد کۆکردنەوەی خەڵەمی ناوخۆیی و دەرەکی جیهانی. ئەمە بۆ گرنگە یەکێک لەو گرنگیانەی ئەمەش ئەوەیە کە وامان دێئەکە زۆرێک لەو قەڵەمانە تایبەتمەندێتی لەو بوارەیە کە هەیەە بیرخەنەگەر بۆ خزمەتکردنی ئەو تەوەرەی کە دیاری کراوە. کەواتە کۆکردنەوەی قەڵەمەکان هەر دوورە گەزەکەوە لە ئاستی ناوخۆیی و لە ئاستی جیهانیان ئەمە یەکێکی لایەنی ئەرێنی ترە کەوا ئەکات خوێنن ئاشنا بکات لە کاتێک باسی مناڵانەکە خوێنن ئاشنا بکات چ لە ڕووی واقعی کۆمەڵگەی ئێمە لە ڕووی قەڵەمەکانەوە ئەگەر وتارە ئەگەر فایدە جۆر بە جۆرەکانە کە باس بۆ بابەتەکە چ لە ئاستی ئاشنابوونمان بە ئەزموونی وڵاتانی تر ئەو قەڵەمانە کە لەسەر ئەو تەوەرەیە ئەبێن نزیکبوونەوەیەکی واقعی کلتوری ئەزموونی شارەزایی خاتە بەردەمی خوێنەر. ئەمە بە بڕوایمان خاڵێکی تری ئەرێنی بابەتەکەیە. خاڵێکی تری ئەرێنی بەڕای من جیاکردنەوەی فایلەکانە بەبێ ئەوەی ناوی فایلەکان بێنێت تۆ ئەزانی فایلێک هەیە وتار فایلێک هەیە باسی بیلۆگرافیا یەکێک لەو بابەتانی کە لە ژمارەیەکە باس کراوە ئیتر بیلۆگرافیایەک خاتە بەردەمی تۆ کە ئەزانی لە کوردستانە چەند گۆڤار چەند کار چەند ڕۆژنامە هەیە تایبەتمەند بە بواری مناڵان لە بەردەستی تۆیە. ئەمە بەڕاستی زۆر ئیشی لەسەر ئەکرێت لە داهاتوو ئەگەرێکێ بوێ توێژینەوە لەسەر بواری مناڵان کار بە نمونە. وی ئەو خاڵێکی زۆر گرنگە بەلای منەوە کە لە هەردوو ژمارەکەیە چ لە ڕووی دراماوە لە ژمارەی دووهەمان چ لە ڕووی مناڵانەوە ئەو بیلۆگرافیایی خستۆتە بەردەمی خوێنەر کە زۆر گرنگە بۆ داهاتووی ئیشکردن بۆ ئەوەی کە کاتێ ئەگەڕێم لەناو کوردستانە چی کراوە بۆ مناڵان ئەمە بە دوو لاپەڕە پێم ئەڵێ ئەمە ناوی گۆڤارەکانە ئەوە ناوی ئیشەکانە کە لەو بوارەیە کراوە بۆی ئەمەش ماڵێکی تری ئەرێنی. دایمەن باسکردن لە ئەرێنی خۆشە بەس باسکردن لە نەرێنی بەلای منەوە دەوڵەمەندە بۆیە هیوادارم بەسمێکی فراوانەوە لێم وەرگرن. من لە بەرگەکەوە دەست پێکەم خاڵێکی نەرێنی ئەم گۆڤارە ئەوەی کە بازای منەوە کە ڕەنگ بێ ڕای جیاوازی شەبێ بەس ئەمە ڕای تایبەتی منە خەڵەباڵغی بەرگەکەی. کاتێک کە تەوەرێک دیاری ئەەکەی گرنگە بەلای منەوە بەرگەکە بەرگێکی سادە بێت. ئەمە وای کردووە زۆری نووسین زۆری وێنەکان وای کردووە ئەو خەڵەباڵغیە جیاواز ببینێت. بۆیە ئەگەر تەوەرەکە کە باسی مناڵانە
ئیبرازی بابەتێک بکرێ بابەتەکەیش وتارەکان نەبێت یا بیلۆگرافیاکە بێت یا چاوپێکەوتنەکان بێت ئەو کاتە تۆ تایبەتمەندێتی ئەیەی بە بەرگەکە کە وێنەیەکە لەگەڵ تەوەرەکەیان دیاریت کردووە لەگەڵ نووسینی ئەو بابەتانە بۆ ئەڵێم وتار نەبێت کە وتار گزارشتە لە دەربڕینی کەسەکە خۆی بەڵام ئەوەی کە گرنگە و جوت و ئیشی زیاتر بۆ ئەکرێ بەڕاستی بوونی ئەو بیلۆگرافیایە کە کارێکی زۆر زۆر گرنگە و لە هەمان کاتە هەندێک چاوپێکەوتنە کە زۆر گرنگە خوێنەر لە بەرگەکەیەوە بزانێ ئەمە ڕادەکێشێ بۆ دیزاینکردنەکەش ڕەنگ بێ بۆ چاو خۆشتر و ئاسانتر و سادەتر بێ تا سادەتر بێ بەلای منەوە جێی سەرنجەوێت خاڵێکی تر بەلای منەوە درێژی هەندێک بابەتە نابەڵەنسی لە بابەتەکانە بۆ نمونە لە ژمارەی دووە بابەتی یەکەم 5 لاپەڕەیە بابەتی دووهەم 11 لاپەڕەیە باشە ئەمە یەکێکە لە پێشنیارەکان کە لە دوای یاریخەمە بەردەست ئێوەی بەڕێز کاتوانێ ئیشی لەسەر بێت ناکرێت یەکێک وتارێک بە 2 لاپەڕە بە یەکێکی کە 11 لاپەڕە بگرێتە خۆی لە وتارەکەیە بۆ نابێت و ئەبێت وەکو ئەوەی کە بڵێن نابێت هەموو شتێکە بێت بەڵام ئایا خوێنەر تەکۆڵبەندی ئێمەیە بۆ خوێنەوەی وتارێک بەنایەوە خۆشترە 2 لاپەڕە بێت 3 لاپەڕە بێت یا 10 لاپەڕە بێت بەڕاستی 11 لاپەڕەی ئەمە ئەچێتە خواری توێژینەوە و لێکۆڵینەوە اینجا بۆیە ئەگەر ڕەشاوی ئەو لایەنە بێ بە بڕوای من خاڵێکی باشە خاڵێکی تر ساڵی دیسانە باسی ژنەکە خاڵێکی تر ڕانەگرتنی بەڵانسی جەندەری لەوەی قەڵەمەکانەوە لە ژمارەیەکە لە حەفە وتارە لە حەفە بابەتی وتاریە سێ قەڵەمی ژن بوون مادام کات هەیە لە بەردەمی ستافی نیشتکردنە کە وەرزیە مادام علاقات هەیە بەشی علاقات هەیە مادام تەوەرەکە دیاری کراوە بە بڕوای من زۆر ئاسانە کە لەو ماوەی هەردا پەیوەندی بکەیت بە هەندێک قەڵەمی ژنانەوە و هەندێک قەڵەمی پیاوان بۆ ئەوی بتوانێت لەو بوارە ئەو باڵانسە ڕابکێنێت مەرج نییە 5 بە 5 بێت مەرج نییە 6 بە 5 بێت بەڵام لە هەندە ڕقەمەکەیە لە حەفەیە 3 ئەمە جێی سەرنج ئەبێت کە بەلای خوێنەرەوە ئەمەش بە بڕوای قەڵەمی ژنانی شێ ئێستا ئەوە نییە وەکو جاران بڵێ وەڵامی کەکەی قەڵەم وای کردووە ئەگەر تۆ ئێستافەکە لەوەیە ئەیوان هاوکارتان بن بەڕاستی لەو قەڵەمانی گەشتن لە ئاستی ناوخۆی کوردستان و لە ئاستی دەرەوەی کوردستانە لە هەموو ڕێگەوە لەو بابەتە جیاوازانی کە پێویستی بە قەڵەمی ژن بکەن من ئامادە هاوکاریتان بکەم بۆ دۆزینەوەی قەڵەمەکان مادام تەوەر دیاری کراوە ئەو تەوەرەوە ئەکات ئەو کەسی کە پلان دائانێ بۆ ئەم تەوەرە لە هەموو لایەنەکانیەوە ئەدەبی مێژووی چەمک پێناسەکردنی هەمووی بگۆڵێتەوە بۆیە یەکێک لە تێبینەکانی من لە ژمارەی دوایە کە بە هەڵەیان نەچووبم لە ڕووی ژمارە یەکەکی مناڵان لە ژمارەیەکە لە 2 تەوەرە لە 2 وتارە 2 وتار لەسەر مێژووی ئەدەبی مناڵان نووسراوە بۆچی؟ یعنی بۆچی لە 2 وتاری یەک بە دوای یەکە لە ڕووی مێژوویەوە 2 بابەت بنووسێت هەکەیەکی ئەو کاتە هەڵێکچێکی لایەنەکەی تر هەڵگری بۆ شتێکی تر ئەمە خاڵە نەرێنیەکانی گۆڤارەکە بوو کە هیوادارم شتەکان هەمووی ئاسانە ئەکرێت چاپ بکرێت بە جورد و قیمەتی هەموومان ئەتوانین ئیشەکانی لەسەر پێشنیارەکانم چییە؟ پێشنیارەکان یەکێک لە پێشنیارەکان ئەوەیە ڕاگرتنی بەڵانسی جەندەری زۆر زۆر گرنگە کە ئەتوانێت ئیشی لەسەر بکرێت خاڵێکی تر ڕاگرتنی بەڵانسی وشەکان ئەگرێت کە کاتێک بەبن ئەوتێ وتارێکم بۆ بنووسە زۆر زۆر ئاساییە پێم وترێ لە 400 وشە کەمتر نەبێت یا زیاتر نەبێت ئەو کاتە بەڵانسێک ڕائگیرە کەچێکە جای وایە دە وشە زیاتر ئەبێ و خاترانەوە کێشە نییە بەڵام ئەو کاتی بەڵانسی ئەتەوێ وتارەکان بەڵانسێک هەبێت لە ڕووی ژن لە ڕووی ڕاپەڕەکانەوە زۆر ئاساییە بەمن وتێ وتارێک بنووسە 600 وشە زیاتر نەبێت ئەو کاتە من ئاساییە هەموو خۆی بەتر ڕایەت هەموو وسەرەکان خۆیان بەو شێوەی خۆتان سادەکردنەی بەرگەکە زۆر زۆر بەلای منەوە گرنگە نووسینی پێڕستی بابەتەکان بەلای منەوە ئەو خاڵێکی گرنگە کە کاتێک یەکەم لاپەڕە خوێنیتەوە بزانی بابەتەکە چییە و قەڵەمەکان چییە ئەو فایدانە لە پێڕستی یەکەم لاپەڕەیە زۆر زۆر شتێکی باشە بێت ئەگەر بکرێت
أخير خاڵم ئەوەیە کە لەوانەیە ئیزافەیەک بێت بۆ فایلەکان ئەویش گۆڤارەکان هەموو بابەتێکی لە خۆ گرتووە بووتەوە بەڵام یەکێک لەو تۆرە گرنگانی کە هیوادارم ئیشی لەسەر بکرێت ئەنجامدانی ڕاپرسیە لەسەر ئەو تەوەرە ڕاپرسیەکە بەرج نییە زۆر ئەکادمی بێت لە ڕووی ئەوەی هەموو بە کۆنتڕۆڵی زانکۆکانە بەجێ هەندێک ڕاپرسی هەیە یەک پرسیارە ئەیکەیتە بەردەمی خوێنەر بەڵام لە ئەنجامی ئەو پرسیارەیە ئەتوانی بەڕاستی ڕێژەیەک دەرکەی کە بزانی لەسەر کولی تەوەرێک هەر بابەتێک کە تۆ احتیاجی دەکەی هەڵی ئەفشێری بۆ تەوەرەکەی خۆت ئەو ڕاپرسیە لە ڕووی واقعی کۆمەڵگەی ئێمە وەڵام دەرەوە بێ بۆ زۆرشە بۆیە ڕاپرسیەکە زۆر گرنگە ئەکرێت لە یەک پرسیارە بێ ئەکرێت لە 5 پرسیارە بێت و ئەو کاتە جۆری پرسیارەکان ئامانجدار دەبێ ئەو کاتە لەوەی شامل یعنی داویە بەڕاستی ئامادەین وەکو ئەوەی توانامان هەبێ ئیشی لەسەر بکەین هیوادارم کاتەکە توانی بێتن بۆ کاتەکەمی کە هەیە تشکە بێتە سەر شتەکان جاری دەستخۆشی لە هەمووتان دەکەم بۆ لە ئەنجامدەران و ستافی ئەندۆبانانە و هیوادارم ژمارە بە ژمارە کە من خۆم تێبینیم کرد ئەخیر قسەم ئەوەیە ژماری 1 و 2 هەست دەکەین گۆڕانکاری هەیە هیوادارم هەموو ژمارەکان هەتاکو ژمارەی دواتر لە یەکەم باشتر بێ طموحی گەشەکردن و گۆڕانکاری پێوە دیار بێ زۆر سوپاس بۆ گوێگرتنتان سوپاس بۆ ئامۆژگاریتان کاتێکی خۆش